لاکیەکەوە چ زانیاریی نوێ هەیە؟ بەڵێکیا بەیانیتان باش دەمەوێت سەرەتا بۆ دەست بکەم کە شێوە ڕابردوو و پۆستەکانی ئەو پەیمانان لە محوەری باشی چەکدارانی داعش و بریکەوبارەکانی چەکدارانی داعشیان بۆژمان کرد بۆ ماوەی نیو کاتژمێر بەڵام بەپێی زانیاریەکانی فەرمانەکانی پێشمەرگە زیانەکانی داعش نەزارەوە بەڵام زیانی لە ئۆتۆمبیل لە بارگەکانی چەکدارانی داعش کراوە لەیان پۆستەکانی هاوپەیمانانەوە کە بەرداوایی بۆ ماوەی کاتژمێر بەسڕی بۆژمانی ئەو ناوچانیان کردووە. هەر لە شاری هەولێر بڕیارە ئەمڕۆ خەڵاتی سواترادا بەش بکەیت خەڵاتی سواترا بۆ ئەو هونەرمەند و توێژەر و لوسەرانەیە کە ساڵانێک بەرهەمی باشیان دەبێ ئەم ساڵیش ئامادە کراوە دەدرێت بە حەمەکەریم هەورامی کە یەکێکە لە لوسەر و توێژەندەوەکانی کورد و ئەم ساڵ لایەن سواترا خەڵاتەکەی پێشکەش دەکرێت. هەر لە شاری هەولێر و لە محوەری سوێرکە لە ئێستادا ئەو محوەرەت لە نزیک چەکدارانی داعشدا ئاوێک لە بینیانەیە بەڵام لە هەندێک شوێنەوە ئەو وشکانیە لە وشکانی شوێنێکدا هێزەکانی پێشمەرگە سەرقاڵی گەدانی خەردەقێکت بۆ پاراستنی هاوڵاتیانی ئەو ناوچانە و سەرگەرەکانی پێشمەرگە لە ئێستادا خەندەقێکی نوێ لێ دەدرێت ئەو شوێنی کە وشکانیە لە هەندێک شوێنی ئاو لە بینیانە هەیە لەگەڵ چەکدارانی داعشدا بەڵام لە شوێنە وشکانێکەوە سەرقاڵی لێدانی خەندەقن لە ڕۆژی سیۆسیتی کاوەگەرمانیدا ساڵانی پێشتووە لە دروستە دەرخشمانی سەلاکی ئەنجام دەدرا بەڵام ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو لە شاری هەولێر هیچ ڕۆژنامە سەلاکیی کۆمەڵی مەدەنی سەلاکیان ئامادە نەکردو بۆ ئەوەی لەم ڕۆژەدا کە کاوەگەرمانی تێدا سیۆکراوە سەلاکی ئەنجام بدەن لە شاری هەولێر دامیر بۆی ئەو دۆخۆیە کە لە ماڵە ڕابردوودا ڕوو لە شاری هەولێر کوردستان کردووە کە دۆخی سیاسی و نادنەوەی کەناڵەکانی هێنابوو بۆ شاری سلێمانی و کارمەندەکانی وەدەستکردن بە سەرۆکی کەناڵی هێنابوودا بۆی ئەوە هیچ سالاکێک لە شاری هەولێردا ئەنجام نەدرا و ئامادەش نییە هیچ ڕۆژنامەیەک کە سالاکی ئەنجام بدات لە ڕۆژی سیۆسیتی کاوەگەرمانیدا. بەڵێ بەڵێ ئێرش سوپاس بۆ زانیاریەکانت.